لە زانکۆی پەکینم گەورە زانکۆیە کە بە 6,000 قوتابی و ستافەوە لە شارێک دەچێت پێ دەڵێن هارڤاردەکەی ڕۆژهەڵات خەونی زۆر کەسا کە لەم یەکەمین و بەناوبانگترین زانکۆی چین بخوێنێ بەڵام کەم کەس دەزانێ کە چینیەکان خەریکی چین لەم زانکۆیە لەبارەی کورد و زمانی کوردی لەگەڵم بن تا بتان بمنێ و ئەو پۆلە نەناسراوەی ئەم زانکۆیە. هەموو ساڵێک یەکەم دەردەچوو. ئێرە کوردستان نییە بەڵکو پۆلی زمانی کوردیە لە بەشی ڕۆژهەڵاتناسی زانکۆی پەکین. چینیە چاوگچکەکان هاتوون تا فێری زمانمان ببن. دایک باپیرە نەنگ سەفین زێباری تاکە مامۆستای وانی زمانی کوردیە لێرە و پێی وایە قوتابی چینی ئارەزووی فێربوونی کوردیان زۆرە. بوشایەکە مەزنیە هەی مخابنی وەتناوبەرە کوردستانی کوردە داد گەل وڵاتی چینێ بەڵام وان ساڵە دیماهی کەدا پڕاستی گەلک فاکتەریت پەیدا بووین کو ئەوان دو شارستانیەتت مازن نزیکیەک بکات بۆ نمونەیەک لەوانە ئەف بەشی زمانی کوردیە کو ئەوە چەند ساڵە وێزانکوی هەی و قوتابیەت چینی بێگومان گەلک بحەز و ئارەزووەتێن خو فێری زمانی کوردیت کەن حەزکەن پترین زانیاری لەسەر کوردستانی هەبن ئەس پشت ڕاستم ئەگەر ئەم کورسێکی دیژی وەکەینەوە دێ هێشتا ژمارەیەکە پتر یا قوتابیا هێن و بەشدار بن. لایەلی بەسکەشتە لە هەتوو بوو. 8 قوتابی وانەی کوردیان هەڵبژاردووە بۆ ئەم کۆرسیان و پێشبینی دەکرێت وەرزی داهاتوو زیاتریش بن. قوتابیەکان ناوی کوردیان لە خۆیان ناو لە یەکەم کۆرس دەتوانن کەمێک بە کوردی قسە بکەن. هەموو ساڵێک یەکەم دەردەچوو. سلااو ئێوە باش من ناوم کوردی کاوە و من قوتابیم لە زانکۆی پەکین من زمانی کوردی خوشتەوە چونکی مامۆستای سەفین مامۆستای زۆر باشە و من لە داهاتوو حەز دەکەم سەردانی کوردستان بکەم. من قوتابیم لە زانکۆی پەکین من فەلی زمانی کوردی دەبم. یەکەم جارا زمانی کوردی بخوێنم. پۆلەکەم هەمویان حەزیان لە زمانی کوردیە. دوو خوشک دوو برا دۆزی کورد سەرنجی شلێر و خوێندکارانی دیکەی ڕاکێشاوە خۆیان فێری زمانی کوردی دەکەن تاوەکو زیاتر ئاشنای کوردستان بن. پێم وایە کێشەی کورد بابەتێکی گرنگە وەکو حکوومەتی چین ئێستا کۆنسڵخانەمان لە کوردستان هەیە حکوومەتەکەمان گرنگی زۆری پێدەدات و پێم وایە گرنگە بۆ ئێمەی قوتابیانیش توێژینەوەی لەبارەوە بکەین. من ئەم کۆرسم هەڵبژارد تا فێری زمانی کوردی ببم چونکە دەزانم کا کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەیە و چارەسەری زۆر بنەڕەتیە بۆ ئاسایش لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ئایندەدا دەمەوێت ببم بە دیبلۆمات تا ئاشتی و بەرقەرار بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست دابین بکەم. زانکۆی پەکین لەسەر ڕووبەری 2.7 ملیۆن مەتر چوارگۆشە لە ناوچەی هایدیانی پەکین هەڵکەوتووە لە ڕێزبەندی یەکەمینی ئاسیایە و سێزدەمینی جیهانە. مەجفڕەج ڕوودا و بەیژینگ چین.